بە هۆکارێکی نادیار ئاگر لە کۆگایەکی کەلوپەلی ئۆتۆمبیل کەوتەوە و دوای تەشەنەکردنی ئاگرەکە ژمارەیەک لەو کۆگایانەی نزیکی ئاگرەکە بوون سووتان کەلوپەلی ناو کۆگاکانیش بوونە خەڵووس. لە سعات هەشتەی دەویستە منەوە تەلەفۆنم کردی سعات نۆ گەیشتنە ئێرە ئاگر لەوێن دەرێ بوو هەموو ئەوەی کردی هێشتا پیان نەکوژایتەوە بەهیچ ئەشای کوژایتەوە هەموو مەوادی ئەشیای سیارێ ئەوە هەموو ئەسلی شەریکە بوونەوانش هەموو تایوان و کۆری و سینی بوونەوانێ. تیمەکانی بەرگری شارستانی دوای گەیشتنیان بۆ شوێنی ڕووداوەکە هەوڵەکانی خۆیان خستە گەڕ بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە بەڵام کارەکە ئەستەم بوو. ئەو کەلوپەلانەی ناو کۆگاکە سووتان کەلوپەلی ئۆتۆمبیل، دەرگای دار، مۆبیلیات، کەلوپەلی ناوماڵ تەنها بەشێکی کەمی نەبێت لەلایەن خاوەنەکانیانەوە هێندرانە دەرەوە ئەوانی دیکە سەرجەمیان سووتان. 40 دقیقە تقریبا شۆرتە کارەبای لەو پشتەوەی پێیا بوو هەر ئەو پشتەوە مەسەلەن کۆنتڕۆل نەکرا مەخزنەکانیش هەم لە تەنیشتێکن دیارە ماوەتی پلاستیک تێدا ماوەتی سیارێ تێدا قەبای یەکجار زۆری تێدا هەندێک مۆبیلات تێدا ئەکسسواری تێدایە مەسەلەن تازە ئەو دوو مەخزنی ئەخیری داگرت کۆنتڕۆل نەکرا ئێستا داگرتەوە پشتەوە لە پشتۆش مەسەلەن ئێستا دیوارەکانی ڕوخاندیە ئیدێتە ئێستا ئەو حالەتەیە گەراجێکم داگیر بوو دیار و عراسەکە تەلەفۆنی بۆ خاوەنەکەی کرد بۆ بگەنێ ئاگرا بیدایەت وازانم گەراجی هەم ئیستانبول بووە ئاگرەکەی بیدایەت. لا ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی هەولێر کە زیاتر لە 4 سەعاتی خەیان 6 کۆگا سووتان 3 کارمەندی بەرگری شارستانی بریندار بوون زەرەر و زیانێکی زۆری مادیشی لێکەوتەوە. بەراورد بە پارسال ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە لە سنووری پارێزگای هەولێر زیادی کردووە بە جۆرێک لە ماوەیە حەوتمانجی ئەم ساڵ 1713 ڕووداوی ئاگرکەوتنەوە هەبووە لە ناو شار و دەرەوەی شار بەم هۆیشەوە 11 کەس گیانیان لەدەستداوە 48 کەسیش بریندار بوونە. هەڵگورد ئەحمەد کورسات نیوز هەولێر.